ئەوەی کە ئێستا ئەیبیسین لە تورکیا ئەخباری دوێنش و طبعاً ئەمڕۆش و ئەم هەفتەیەشکەوە سوپای تورکیا خۆ ئامادەکردنێکی زۆری کردووە گوایە دێتە ناو کوردستانی ئێمەوە بە شەباشوورەوە بە ئیدعای ئەوەی کە دژایەتی پەکەکە ئەکا و خۆی ئامادە کردووە و سوپایەکی زۆری ئامادە کردووە. طبعاً ئەمە شتێکی کۆن نییە. 23 ساڵ لەمە و پێش یەکەم جار کە لە ساڵی 1984 بە هەمان شێوە جێیشان ئامادە کرد و استعدادێکی زۆریان بۆ دەربڕی و هاتیشنە ناو سنووری بەشی باشووری کوردستانەوە لەو کاتی حکمی سەدام حوسێین. زۆر لە چاودێرە سیاسیە نێودەوڵەتیەکانیان وت ئەمە سەرەتای گۆڕانکاریەکی گەورەیە بەوەی کە تورکیا کە دەستبەرداری ویلایەتی مووسڵ هەر نەبوو قەنەعەتی بەوە نەکردووە لە ڕووی تاریخیەوە کە مافی ئەو نییە ئێستا سەر لە نوێ دێتەوە بە ئومێدی ئەوەی کە ویلایەتی مووسڵ بۆ خۆی دابچڕێتەوە جارێکی کە ئەمە لە ساڵی 1984 ئاوترا لەبەرەوەی ئێستاش بە هەمان شێوە کە هەوڵە درێ لەو نەغمەیە ناوترێ بەڵام نەغمەکە شتێکیشە کە هیوا ئاوات و مەبەستێکی ئاوای تێدا پەنهانە بەڵام تورکەکان ئێستا سەردەمی ئەوان نییە کە بیڵێن کە ئەڵین ویلایەتی مووسڵ بۆی بەڕێزان دیسان بزانن کە مەبەستمان شاری مووسڵ نییە کە ئێستا پێوترە پارێزگای نەینەوە مەبەستمان ویلایەتی مووسڵ هەموو ئەو مووسڵی ئێستا بە پارێزگاکەیەوە ئەگرێتەوە بەشێکی زۆر لە تکرید لە سەلاحەدین لە دیالە هەتا ئەگاتە تێڵە و بیارە و خانەقین و خواروتر ئەمانە هەمووی هەر پێی وتراوە ویلایەتی مووسڵ کە کوردستانی باشوور بوو. تەنها پەیوەندێکی تیجاری لەگەڵ عێراقا هەبوو بە تایبەتی لە سلەیمانیشە ئەمە باقی شوێنەکانی تر پەیوەندیان بە یەکترەوە هەبوو. شۆڕشەکانی کورد و بزوتنەوەکان کە ڕوویانەدا ئەو سنوورەی ئێستا هەیە لە نێواندا نەبوو. ئەو سنوورەیە یەکەم جار لە ساڵی 1940 ڕووس و ئینگلیز بۆ ڕێگرتن لە کوردەکانی ڕۆژهەڵاتی ئێستا و کاریگەریان لەسەر کوردی باشوور نەمێنێ سنوورێکیان لە نێوانی ئێران و تورکیایەدانا. دواییش بەم ویلایەتی مووسڵە لە 16 دیسەمبەری 1922 ئەم سنوورەی ئێستای نێوان عێراق و تورکیاشیاندانا لە هەردوو سنوورەکەشە تەبعاً کەالعادە کوردوەک و هەموو میلەتێکی تری مەزڵومی ژێردەستە بەشدار نەبوو بە هیچ شێوەیەکی لەم سنوور دیاریکردنەدا. پێشتان شتێکی سیر نەبێت چونکە لە شوێنێکی وەکو ئەفریقا لە دیاریکردنی 35 وڵات و پێکهاتنی و نەخشە کێشانی سنوورەکانی یەک کەس لە خەڵکی ئەفریقا بەشداری نەکردووە لە ڕەسم کێشانی ئەو سنوورە زاڵمانەی کە ئەوروپا بە کەیفی خۆی کێشاوێتی. ئەوەش یەکێکە لەوانەی کە پێویستە ئینسانی شەریفی کورد هەمیشە ئەوەی لەبەرچاو بێ کە شتێک بە ئیرادە و ویستی میلەتەکەی خۆم نەبوو بێ یەکێکی کە فەرزی کردبێ لەسرم لە خارجی کوردستانەوە پێویستە هەتا ڕۆژی قیامەت دژی بوەستم تا ڕاستیەکەمەوە. ئەوە جوزئێکە لە مافی ڕەسەنی خۆم کە هی ئەوە نییە تەنازولی لێ بکەم. ئەوە چۆن فەڵەستینیەکە بینین کلیلەکەی بەدەستەوەیە پیرێکی پەککەوتە عەسایەکی بەدەستەوەی لەبەر چەماوەی خۆی بەڵام کلیلی دەرگاکەشی هەڵگرتووە کە لە ساڵی 1970 هەزت بە دواوە دوای پەیمانی بەلفۆڕ و دوای هاتنی میلیشیاکانی جوولەکە شتیرن و ئەراگۆن و پیاوکوژەکانی ئەوان لە ساڵانی 1930 ئەو کلیلەی هەر هەڵگرتووە هی ماڵی خۆیانە کە جیل بە جیلەی گێنێ بۆی ئومێدی گەڕانەوەی بۆ حەیفا و یافا هەبێ و ئەوەش میلەتی ڕەسەن و بە سەبر و بە ئارام و پشودرێژی فەڵەستینیە کە ئێستاژەی بینین تەنازولی بۆ هیچ شتێکی تر نەکردووە و مسڕیشە لەسەر ئەو خەریتانەی کە هەیەی لەسەر ئەو تاپۆ عوسمانیانەی کە کاتی خۆی هەیەی خاکەکەی وەلەو ئێستا کە ناسی سەرجادێ و زەیتونە ڕنێ نابینا شۆفڵەکان دێن و زەیتونەکەشی هەڵەکێشن. ئێمەش بەڕاستی گەر خاوەنی مافی خۆمانین پێویستە بگەڕێن و جارە بزانین مافەکانمان کەی زەوت کران چۆن زەوت کران کێ پێشێلی کردوون بۆی خاوەنی ئەم نەفەسە درێژەش بین و پشووی درێژ بۆ ڕاستکردنەوەی ئەو مافانە. لەو سەردەمانەیە تورکەکان
لە 1920ەوە کەیتر مستەفا کەمال بوو بە قووەت و نفوزێکی گەورە و ئەنقەرەی کردبوو بە پایتەختی خۆی. عسکەریەکانی عەلەمانیەکانی خۆی لە دەوروبەر کۆبوو بوون و هەروەها ئەو بیرمەندانەی کە لەسەر عەلەمانیەتی خۆیان پەروەردە بوون لەسەر فکری نامیق کەمال و عەبدوڵڵا جەودەت و ئەوان. تورکیا ئەو کاتە لە چێشمە ئەوەیە بوو بەرامبەر بە ئینگلیزەکان کە داوای ویلایەتی مووسڵیە کرد. تورکەکانیان وت هەروەکو لە پەیمانی لۆزانە عیسمەت پاشا کە بەداخەوە کوردێکی زۆڵە کوردێکە کە لەگەڵ مستەفا کەمالا کەوتبووە ڕێ و ئەوەش تەتریکی ئەو کە زیاتر لە مستەفا کەمال تەطبیقیە کرد بە خەڵک تورککردنی بە تورککردنی خەڵکی لە لای عیسمەت پاشا بەهێزتر بوو وەک لە لای یەکێکی وەکو مستەفا کەمال زۆر بەداخەوە. لەو دانیشتنانەی لۆزانە تورکەکان وەفدی تورکەکان بە سەرۆکاتی ئەم عیسمەت پاشایە ئەیود ویلایەتی مووسڵ زۆرینەی کورد و تورکمانن کە ئەسڵیان یەکە، عەرەبیش ئەقەلیەتێکن لەبەرەوە پێویستە بلکێنەوە بە تورکیاوە. دووهەمەی پەیوەندی ئابووری ویلایەتەکە بە تورکیاوەیە. سێهەم ئەیود داگیرکردنی ویلایەتی مووسڵ لەلایەن ئینگلیزەکانەوە داگیرکردنێکی ناشەرعی و پێچەوانەی ڕێکەوتن نامەی مۆدرسە کە لە ساڵی 1970 دوای جەنگی جیهانی دووهەم ئیمزا کراوە. چوارەم ئەیود پێویستە ڕێ بدرێ بەو خەڵکە کە لە ویلایەتی مووسڵ ئەژین چارەنووسی خۆیان دیاری بکەن، چونکە ئەوان بە ئارەزوی خۆیان ئەیانەوێ بلکێن بە تورکیاوە. هەروەکوتیشم لە حەلەقاتی ڕابردووە کەرزۆن کە وەزیری خارجی بەریتانیا ئەو سەردەمە بوو لە عوسبەت الئومەم و هەروەها لە پەیمانی لۆزان ئەم حجانەی هەموو ڕەت کردەوە. وتی یەکەم کورد و تورکمان لە یەک بەرەباب نین. کورد معلومە کە جنسی ئاریە و تورکەکانیش معلومە کە ڕەگەزیان نەگەڕێتەوە بۆ ئۆرال ئاڵتای کە وەکو ڕەگەزێکی ئەو ئەنترۆپۆلۆجی ناحیەی دراسەکردنی جمجمەی سەر و ئینسان ناسی ئەگەڕێنەوە بۆ میلەتێکی تر. لە ڕووی ئابووریشەوە ویلایەتی مووسڵ پەیوەندی زیاتر بە ناوچە عەرەبیەکەوە هەیە وەکو بە تورکیاوە هەیبێ. هاتن ئینگلیزیش بۆ ویلایەتی مووسڵ بە پێی بڕیارێکی عوسبەت الئومەمە کە تەمان وەکو ئەو سەردەمەی ئێستا کە چۆن ئەمریکا نەتەوە یەکگرتوەکانی لە بەردەستایە و بە کوفی عنان یان بە بانکی مۆنەڵێ ئادەی ئیمزای شتێکمان بۆ بکە با فلان شت بگۆڕین یا بچینە فلان جێگا وەگەر نەشیان کرد وەکو کوفی عنان کە داگیرکردنی عراقی ئیمزا نەکرد گوێی نادەنە هەرە ڕۆن و دوای کوفی عنان بانگەکەنەوە و هەڕەشەیەکی تری لێک. ئەو کاتەش ئینگلیز وابوو بەریتانیەکان بەرامبەر بە عوسبەت الئومەم وابوون. کەرزۆن ئەڵێ لەوەش کە ئێوە ئەڵێن مافی چارەی خۆنووسین بدرێتە ناوچەی ویلایەتی مووسڵ خەڵکەکە بۆ خۆیان معلومە کە دژی تورکیان چونکە شۆڕشێکی زۆریان دژی تورکیا بەرپا کردووە و ناشیانەوێت لێوێ بژین بەڵکو ئایانەوە سەربەخۆ بژین ئەو کاتە و ئەشیانەوە کە دەوڵەتێکی ئینتیداب لەژێر سایەی ئینگلیزا دروست بکەن هەروەکو وڵاتانی ترکە ئەیانە. ئەمەش تەبعاً قسەکانی ئەو ڕاست بوو و قسەکانی عیسمەت پاشا و مستەفا کەمال بە تەئکید هەڵە بوو و هەر یەکەش محاولەی ئەوەیە کرد کە کورد ڕابچڕێنێ بۆ خۆی و بۆ خۆی بیبات. لەو سەردەمەیە ئینگلیزەکان بایەخێکی زۆریان بە مووسڵەدا. ئەوان پێیان وابوو تەنها ئەوان نەزانن کەوان نەوت کەشف کراوە لە مووسڵ هەرچەندە هێشتا نەوتەکە دەرنێنرابوو. بەڵام تورکەکانیان زانی کە نەوتیش لەوێ دەرهێنراوە، بەڵام تورکەکان جوگرافیاکان پێ مهم بوو. ئینگلیز لەو سەردەمەیە بایەخێکی زۆریەدا بە ویلایەتی مووسڵ و بە مەسەلەی کورد لێوە گەورەی کە هەڵبەتە زۆرینەی فەرمانبەرە مەیدانیەکانیان کە لە عێراق کاریان کردووە هەروەها ئەوانەی کە لە ئەنقەرە و لە ورمێژ بوون ئەیانوت کە نامە و تەقاریری خۆیان بەرزە کردو بۆ حکوومەتی خۆیان لە لەندەن ئەیانوت ئێمە زۆر پێویستە بایەخ بەم مەسەلەیە بدەین چونکە بەلشەفیەکان دوور نییە بێنە ئەرز ڕۆمەوە بیگرن و لەو لاشۆ بێنە ورمێ کوردەکانیش ئاسان بە دەنگیانەوە ئەچن ئەو کاتە رووسیای بەلشەفی کە چەند ساڵێکە هاتۆتە سەر حکم 1970 ئاسانەگاتە کوردستان و دوای ئەبێ بە مەزدەرێکی شۆڕش دروستکردن بەرامبەر بە ئیمپریالیستی ئینگلیزی لە ئێران و عێراق و تەنانەت لە تورکیاش. مەلیک فەیسەڵ وەکو ئێستا وەسائقانەیە طبعاً کە ئەکەوێتەوە بەردەست و ئێستا هەیە طبعاً و هەروەها ئەو کاتەش نەقڵە کرا چ شتێکی سڕی نەبوو
دەقی مەلیک فەیسەڵ لەو سەردەمەیە کەوتارێکیدا لە مانگی ئازاری 1925 لە عوسبەت الئومەم باسی هەندێک دەکا بەم شێوەیە قسەکانیەکە لە بەردەمی لیژنەی تحقیقاتی عوسبەت الئومەم نەک لە عوسبەت الئومەم خۆی لیژنەیەک پێک هاتبوو بە ناوی لیژنەی تحقیقاتی عوسبەت الئومەم کە دای دێمەوە سەر ئەو لیژنەیە کە ئەوەش یەکێکە لەو زەربانی کە گورزی بە کورد کێشاوە ئەگەرچی هەندێشتی حەقائیقیشی هەروتووە. مەلیک فەیسەڵ ئەڵێ پێکهێنانی حکوومەتێکی عێراقی هەمیشەیی یەکگرتوو یاعتیما دەکاتە سەر پاراستنی ئەو وەزعەی کە ئێستا هەیە. هەروەها من لەو باوەڕەدام کە شتێکە احتیمال ناکرێ لەسەر مستەوای استراتیجی و ئابووری پێکەوە کە حکوومەتی بەغدا بتوانێت لە وجودیا هەبێ ئەگەر مووسڵی لێ بسەنرێتەوە یان لێ بپچڕێنرێ. من تەجروبەم هەیە و ئەشزانم پەی بە عەقلیەت و سروشت و دەرونی گەلی تورکە بەم و ئەشزانم کە تەماعی تاریخیان دەربارەی هێرشکردنە سەر خەڵکی تر و بەرفراوانکردنی دەسەڵاتی خۆیان چەند زۆرە لەبەر ئەمەیەکەوا لە منەکە قەناعەت بۆ بکەم کە مووسڵ بەنیسبەت عێراقەوە وەکو سەر وایە بەنیسبەتی لاشەوە. ئەمەش تەبانەوەکی خوێنمەوە من لە یەکێکایە کە باسی عوسبەت الئومەمە لیگ ئۆف نیشنز عوسبەت الئومەم دەربارەی مووسڵە و کێشەی نێوانی تورکیا و عێراق کە لەو سەردەمانەیە تەبان نووسراوە لە ساڵی 1925دا. ئەوەیکی خوێنمەوە هی ئەو کاتێکێکە لە وەسایقی ئینگلیزیانی کە لە بەردەستایە. مەلیک فەیسەڵ قەناعەتی بەوە هەبوو کە ئەبێ ویلایەتی مووسڵدا بپچڕێتەوە. تەمان پیلانێکی ئینگلیزیش بوو ئینگلیزیش مەبەستی بوو هەروەکو چەند جار وتمان ئینگلیزەکان مەبەستیان بوو ویلایەتی مووسڵ بخرێتە سەر حکوومەتی بەغدا لەلایەکەوە لەبەرەوەی چیاکانی چیایەکی مەحکەم و عاسین ئەبن بە پەرژین لە باکوور و باکووری ڕۆژهەڵاتەوە بۆ هەر غەزویەکی دەرەکی ئەگەر بێتە سەر عێراق. ئەو کاتە تەبەن هەر حسابیان بۆ ئەوە کرد کە بەلشەفیەکان احتیمال هەیە بە ورمەیە بێنە خوارەوە دیسان بگەنە ئەو ناوچانە و هەڕەشەیەک دروستکەن مەترسیەک دروستکەن لەسەر حکوومەتەکەی مەلیک فەیسەڵ. و لە لایەکی تریشەوە ئەیانوت ئابووری و خەڵکی کوردی شەکێتەوە بەردەست ئینگلیزەکانی ژانوت نەوتەکەش ئەچێتەوە سەر واریداتی حکوومەتی مەرکەزی بەغداهی مەلیک فەیسەڵ زۆر اعتیماد ناکاتە سەر ئەو پارەی کە ئێمە پێویستە بیهێنین لە بەریتانیا. هەروەکو ئێستا ئەمریکاییەکان ئەڵێن لە تەقریری جیمس بیکەر و لی هەمڵتۆن ئەڵێن نەوتی عێراق پێویستە مەرکەزی بێ بۆ ئەوەی واریداتی حکوومەتی مەرکەزی زۆرتر بێ و بە قووەت ببێ اعتیماد کاتەوە سەر پارەی خۆی نەک اعتیماد کاتە سەر ئەو زەریبانەی کە مجتەمەعی ئەمریکی ئەیدا بە حکوومەتەکەی و حکوومەتەکەش 100 ملیار مەجبورە بێ کۆنگرس بۆ جۆرج بۆشی ئیمزاکە کە بینێرێتەوە بۆ خزمەتی احتیلالی لە عێراق. ئەو کاتەش وا ئەوترە. دیسان مەلیک فەیسەڵیش پێی شتێکی مهم بوو لەوەی کە ئەم کوردانە سونین لە 1970 ئەو کۆمەڵگەی ئەو کەوتوبە بەردەستی عەرەبی ئەو سەردەما شیعە بوون بەڵام کوردەکان هەموو سونی بوون. ئەیوت ئەگەر بێت و کوردەکان بخرێنە سەر ئەگەر کوردەکان بخرێنە سەر حکوومەتەکەی من ئەو کاتە شتێکی تەبیعیە بێ کە من حکمی هەموو عێراق گرمە بەردەست سونی و شیعە بە تەوازونی بەرامبەر بە یەکتری ئەوەستنەوە. ئەوەش تەبعاً طموح ئەویش لەوەدا بوو ئینگلیزەکانیش لە لای پترۆلەوە نەوتەکەەوە هەوڵیانەدا بەڵام تورکەکانیش لەو لاوە زیاتر ئەترسان کە ئەیانوێت ویلایەتی مووسڵ با زۆری نەشی کورد بێ بەڵام هەر لە ئێمە نزیکترن وەک لەوەی ڕێ بدەین ئینگلیز بیان قۆزێتەوە. مستەفا کەمال ئەیوت ئینگلیزەکان ئەگەر بێت و کورد بکەنە دەوڵەتێک لە ویلایەتی مووسڵ مدەتێکی زۆر کەمە بە تەمانم هەر دەقی قسەی ئەو نییە ئەوانەی لە پەرلەمانەکەی مستەفا کەمالی شا قسەیان کردو هەر بە هەمان شێوە ئەڵێن ئەیانوت ئەگەر ئینگلیز ڕێگا بدا دەوڵەتێکی کوردی لە ویلایەتی مووسڵ دروست ببێ بە تەئکید کوردەکانی ئێرانیش هەموو سەر بەوێ ئەبن
لە مەسافەیەکی کەما دەوڵەتی کوردی زۆر بەهێز دروستە بێ ئەچێتە ژێر ئینتیدابی ئینگلیزەوە بە قووەتە بێت دوای داوای پەیمانی سیڤەرەکەنەوە کە ئێمە پێوەی پابند نین چونکە لە دەی 1920 تا ئیمزا کراوە ئەو کاتە ئێمە نەهاتبووینە پێشەوە حکومەتی ئەنقەرەمان دروست نەکردبوو و حکومەتی پێشوو دروستی کردووە لەبەر ئەوان تەبەڕایانە کرد لەو ئیتیفاقا پەیمانی لۆزانیش کە تەنازولیان بۆ کرد بۆ ئینگلیز لە هەندێشت وە ئەمری ئینگلیزیشان تەنفیز کرد لە مەسەلەی خلافەت و ئیلغای خلافەتی ئیسلامی و ئیلغاکردنەوەی ئیسلامی لە پێناوی ئەوە بوو کە ئەوانیش دەستبەرداری ئەوە بن کە دوای پەیمانی سیڤەر ناکەون و ئەو بڕگانەی کە تایە بوو دەربارەی دەوڵەتی کوردی کە دروستە بێت لە باکووری کوردستانە هەمووی ئیلغا بێتەوە تورکەکانیش ئەو مەترسیان لەلایەکەوە بۆ دروست بوو بەڵام دوای ئەوە مستەفا کەمال و تورکەکان نەتەوە پەرستە قەومیە تورکەکان شۆڤێنیە تورکەکان داوای ئەویانە کرد کە ویلایەتی مووسڵ حدودی خۆیانە لەبەرەوە نابێ بە هیچ شێوەیەک تەنازولی لێ بکرێن لە میساقی خۆیانان نووسی بوویان و پەرلەمانی خۆیان لە ئەنقەرە بڕیاری لەسەردا بوو مستەفا کەمالیش لەو وتارەیە کە بۆی دان باسی ئەوەی کرد کە حدودیان لە شوۆ بۆ شوێ دەست پێکە ئەمەش دەقی قسەکەی مستەفا کەمالە کە بە ناوی هەدەفی حکومەتەکەیەوە باسیەکە و ئەڵێ با لە لای هەموو لایەک ئاشکرا بێ کە سنووری ڕۆژهەڵاتی ئێمە ئەگاتە سلەیمانی و هەولێر و کەرکووک کە لە ویلایەتی مووسڵن هی ئێمن چونکە زۆرینەی دانیشتوانی ئەم ویلایەتە کورد و تورکن ئێمە هیچ جیاوازیەک لە نێوانمانان نییە کورد و تورک پەیوەندیەکی بەهێزی هاوبەشیان پێکەوە هەیە گەلی ئێمە قوربانی زۆری داوە لە پێناوی پاراستنی ئەو سنوورانەدا کە لە میساقی ئێمەدا میساقی میلی پێوترە بە تورکیەکەش یعنی هەر میساقی میلی عەرەبیە کە لە میساقی میلی نیشتیمانی تورکی خۆمانە متەڕەدید نەبووین دوو دڵ و ڕاڕا نەبووین لە تۆمارکردن و پاراستنی کە پێوترێ مووسڵ و ئێمەش هەموو شتێکەکەین لە پێناوی وەرگرتنەوەی کێشەی مووسڵ یان ویلایەتی مووسڵ ئەمە ئیتر طبعاً ئەوانی تریش بە دوای قسەکەی ئەمە دێنەوە وەکوتم عسمەت پاشا و هەروەها نووسەرانی تریان وەکو ئێستا دەرەکەوێ و جەریدەکانیان ئەندامانی تری پەرلەمان هەمویان طبعاً لەسەر ئەمە ئەدوێن دوای هەنگاوی تری شۆڤێنیزم دەست پێەکە لە ساڵی 1922-23ەوە دوای ئەوە ئیتر بە شێوەیەکی زۆر جددی ئەکەونە تەتریکی هەموو ناوچە کوردیەکان لە ساڵی 1923 ئەو شتانە هەمووی ئیلغاکەنەوە کە بە کوردی هەبوو وشەی کوردستان ئیلغا بێتەوە و دیسان دێنەوە بەرامبەر بە کورد زۆر بە شێوەیەکی دڕندانە سیاسەتی تورکیزم کە ئەوانش تەمان هەر پێڵن تورکیزم بەو شێوێ ئەنووسرێ ئەنجا دەیان کوردی بە تورکراوی وەکو زیاکوک ئەلب کە هەرخۆشی بەوە مەشهور بوو کە بیرمەندی نەتەوایەتی تورکیە کە خۆشی کوردە زۆر بەداخەوە نەزەریەیەکی تردا ئەنێ دەربارەی تورکی کە باس لەوە ئەکە ئەڵێ تورکیا هی تورکەکانە و ئەو کەسانش کە ڕوحی وەتەنیان تایە پێویستە تورکی بکەن بە زمانی خۆیان ئەمەش طبعاً مەبەست لەوەیە کە کوردیان شەرکەسی هەنە میلەتێکی تر هەیە پێویستە ئەوە بڵێ اینجا بۆ خۆشی بە دەقی خۆی ئەڵێ من لەوە دوو دڵ نابم و ڕاڕا نابم لەوەی کە باوەڕ بێنم بەوەی کە من تورکم حتا ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان بۆم معلوم بوو کە باپیرانم لە ناوچە کوردیەکانەوە هاتوون ئەوەش طبعاً هەر قسەی دەقێکی ئەوە کە لە کتێبێکی تر دەربارەی تورکیزم خوێندمەوە لە لاپەڕە سیانزەیەتی بە ئینگلیزی نووسراوە بە هەر حاڵ بەم شێوەیە ئەبینین مەسەلەی مووسڵ کێشەی مووسڵ کاریگەریەکی گەورەی هەیە لەسەر ئینگلیزەکان و لەسەر عەرەب و لەسەر تورکیا تورکەکان بە جددی هەوڵی بۆ دەن کە بیکەن بەهی خۆیان و بەریتانیەکانیش بە هەمان شێوە بە هەموو شێوەیەک هەوڵی بۆ دەن بەڵام ئیتر پەیمانی لۆزان و ئەوانش تەسیرێکی گەورەی هەبوو کە تورکەکان سیر لەنوێ بوژانەوە پێی وە قووەت و نفوزێکی زۆر گەوریان بۆ دروست بوو کە سیاسەتی تەتریکی خۆیان تەنفیز بکەن بە هەر حاڵ کێشەکە گەورەتر بوو و ئەو قووەتانەی کە دروستە بوو
کە پێویستی بەوە ئەکرد لیژنەیەک بێ لە عوسبەت الئومەمەوە طبعا لەگەڵ اختلافاتی لۆزان وەکوتم چەند ساڵێکی خایان و لە کاتی شۆڕشەکەی شێخ سەعیدی پیرانە لە 1925 بە ڕەحمەت بێ یاخوا مستەفا کەمال بە فرسەتی زانی کە قووەتێکی 50,000 کەسی تری هێنایە سەر حدودەکان ئیدعایەکی زۆر بڵاو بۆ لە سلێمانی لە ویلایەتی مووسڵ بە شێوەیەکی گشتی کە تورکەکان بەم نزیکانە هەمووی دێنەوە چونکە قبول ناکەن مووسڵ بدرێ بەوان هەروەها تورکمانەکان ئەو کاتە کە فەتاحبەگ و نازمبەگ کە هەردووکیان دوو کەسی ئەنجومەنی مەبعوثانی کۆن بوون هی تورکیا و تەقاوت بوون لە کەرکووک ئەژیان ئەوانش کارتێکردنیان لەسەر ئەوە هەبوو کە تورکمان و یەزیدی و عەرەبەکان و ئەوانەی کە نویستەر بە وڵاتی یەزیدەکان و عەرەبەکان کە ئەنووسەر بە حکوومەتی فەیسەڵ بن لە بەرامبەریشیانە ئەم تورکانە ئیدعای ئەوانە کردو کە سەر بە تورکیا ئەبنەوە و تورکیا دێتەوە بەم نزیکانە وڵایەتی مووسڵە بێتەوە بەهی ئەوان و لە هەمان کاتێ لیژنەیەکی توێژینەوەی عوسبەت الئومەم دروست بوو لە سەرۆکی وەزیرانی پێشووی هەنگاریە کە ناوی تلکی بوو و هەروەها یەکێکی تر وەزیرێکی سویدیە کە ناوی وایسین بوو یەکێکی تر عەقیدێکی تەقاوتی سوپای بەلچیکی بوو کە ناوی پاوڵس بوو ئەمانە هەمویان هاتن لەگەڵ کۆمەڵێکی یارمەتی دەری بەریتانی لیژنەیەکیان پێک هێنا کە بێ بە ویلایەتی مووسڵە بگەڕێ جۆ بگرێلەوەی بزانێ خەڵکەکەی چیانەوێ وەختێک هەر کەسێکیانە دوان هەستیان پێکرد کە ویلایەتی مووسڵ کە زۆرینەکەی کووردە ئەیانەوێت دەوڵەتێکی کوردیان بۆ دروست ببێ لەژێر ئینتیدابی بەریتانی ئەگەر نا سەر بە تورکیا بن ئەوانەی کە ئەیانوت سەر بە عێراق بین عەدەدێکی زۆر کەم بوون لەبەرەوە بەریتانیەکان هەستیان پێکرد کێشەیەکی زۆر گەورەیان دێتە ڕێ ئەگەر بێت و ڕێگا بدەن وەکو لیژنەکە داواکە ئەیان و ڕاپرسیەک لەناو خەڵکەکە پێویستە بکرێ ئینگلیزەکان هاتن وتیان ناکرێ ئەو ڕاپرسیە لە کوردستانە بکرێت چونکە خەڵکەکەی قەبەلین ناوچەکان شاخاوین دەستگایەک لە بەردەستانیە بتوانین ڕاپرسیەکان وەرگین زەمنێکی زۆر توولانی ئەوێ زۆر لە کوردەکانیش ڕوحەلن گەشتیارن لە شوێنێکەوە ئەچن بۆ شوێنێکی کە لە هەمان کاتیشە طبعاً ئەیانزانی ئەگەر بێت و هەر ڕاپرسیەک بکرێ کوردەکان نالکەن بە ئینگلیزەوە ناشیانە بلکەن بە عەرەبەوە چونکە لەو سەردەمەیە کوردەکان تەماشای عەرەبیان وا ئەکرد کە عەرەبەکان لە خۆیان کەم سەقافەتترن چونکە کوردەکان سەقافەتیان زۆرتر بوو ئەو سەردەمەی دەوڵەتی عوسمانی و نهایەتی دەوڵەتی عوسمانی کورد زۆرتر چوو بووە پێشەوە لە سیاسەتی دەولی و لە شارەزابوون و چاوکرانەوە ئیمارەتە کوردەکان بە قووەتتر بوون سوارچاکانی حەمیدیە هێزێکی کاریگەری دووەم بوون لە دوای جەیشی ڕەسمی لە وڵاتی دەوڵەتی عوسمانیە لەبەرەو کوردەکان وا سەیری عەرەبیانە کرد مەلیک فەیسەڵوانە کە مجرد عەمیلێکی ئینگلیزن و هاتوونیانە دەوڵەتیان بۆ دروست بێ کوردیش قبول ناکە سەر بە عەرەب بێ ئەو کاتە وا تەماشایانەکردن بەڵام لەبەرەوەی ئینگلیز هەستی بەوەژە کرد کە کورد نایەتە ژێر ڕکێفی عەرەبەوە و ئەگەر هەر ئازادیەکی بدرێتێت دەوڵەتی بۆ خۆی تەشکیلەکە یا داوایەکە یان هەر هیچ نەبێ ئەڕاتەوە بە ناوی ئەو فکرەی جامعەی ئیسلامیە ئاسان تورکەکانەتوانن ڕایان چێشنەوە بۆ لای خوان و بەبرایەتی دینی و ئیسلامەتی بیان بنەوە بۆ لای خوان چونکە لەگەڵ ئینگلیزەکانە ناشێت لەبەرەوەی زمان و دین و کولتور و هەموو شتێکیان لە یەکترەوە جیاوازن لەبەرەوە هەردوو لایەن لە کاتێک کە لیژنەکە ئەهات محاولەی ئەویانە کرد کە خۆیان وا ببەنە پێشە لە لیژنەکە کە هیواواتی کورد دێننە دی ئشکالاتێکیان لەوە نیە وە لە هەمان کاتیشە هەر کێشەیە کە ڕوویەدا ئەوی تریانەی قۆستەوە خەبەرێدا بە لیژنەی تحقیقات وەکو ئەو ڕاپەڕینەی دەرسیم هەروەها ئەوەی لە دوایی تر هی شێخ سەعیدی پیران هەروەها ئەو جەمعیەتە کوردیانەی کە لە ڕۆژهەڵاتی تورکیای ئێستا لە کوردستانی باکوور دژی دەوڵەتی مرکزی ئەنقەرە ئەجوڵان ئەوانە هەمووی بە خەبەر خێراخێرا ئینگلیزی گەیاندەوە بە لیژنەی تحقیقاتەکە کە دروست بوو بهی عوسبەت الئومەم بۆ ئەوەی دڕدۆنگ ببن ڕەشبین ببن بەرامبەر بەوەی کە کوردەکان فعلا نایەنێ بلکەن بە تورکەکانەوە و لە بەرامبەریشە کوردەکانیان تەشجیع کردەوە ئەگەر ئێوە سەر بە دەوڵەتەکەی مەلیک فەیسەڵ ببن دەوڵەتی عێراقی کۆمەڵێک ئیمتیازاتتان ئەدرێتە لەو کۆمەڵە ئیمتیازانە خستبوویانە بەردەستیشیان مؤتەمەرێکیان لە هەولێر گرت ئەو کاتە لە ساڵی 1925 مؤتەمەرێک لە هەولێر گیرە هەموو مەسئولە سیاسیە بەریتانیەکانیش هاتبوون لە هەموو لایەکەوە چەند بڕیارێکیان لەسەر دەرکرد یەکەم
تعویزێکی زۆر بەرفراوان و چاک پارەیەکی زۆر باش ئەدرێتەوە بەو تیرە و هۆزە کوردیانەی کە گوندەکانیان و بەرهەمی زراعیان کەوتۆتە ژێر بۆردومان و تۆپبارانی ئەو حەملە عەسکەریانەوە کە بەریتانیا و هێزی بەشداری عێراقی خوابیان گرێت طبعاً کە ئەو کاتە تازە دروست بوون یەکسەر لەگەڵ ئینگلیزە هاتنەوە بۆ کوردستان و کەوتنەجیانی کورد یعنی ساڵانی 1924 باسەکەم بەڵام ئەمە مؤتەمەرەکە لە 1925 بڕیاری ئەم تەعویزە درا یعنی تەعویز بدرێتەوە بە هەر کەسێکیش کە یارمەتی شێخ مەحموودی حەفیدی داوە دش بە ئینگلیزی شەڕی کردو عەفوی عامیشی بۆ دەرچێ و هەم تەعویزیشی بدرێتەوە بۆ ئەوەی کەسب بکرێنەوە بەلای ئینگلیز و حکوومەتی مەلیک فەیسەڵ. دووهەم مەلیک فەیسەڵ بۆ خۆشی هات بۆ کوردستان و جەولەیەکی زۆر دوور و درێژی کرد و خەڵکانێکی زۆری بینی لە کوردستانە و ڕئیس عەشیرەتەکان و پیاوماقوڵان و ئەوانە و لە زمانی خۆیەوە زەمانەتی ئەوەیدا کە کوردەکان بە تەئکید هەموو مافێکی نەتەوایەتی خۆیان لە چوارچێوەی عێراقا بۆ تەئمینەکرێ بۆیان مسۆگەرەکرێ. هەروەها سەرپەرشتیاری ویلایەتی مووسڵ ئیداریەکانی کە باسمانە کرد هەموو جارە مێجەرسۆن لە سلێمانی و وای لە هەولێر و لۆنگریک لە کفری و فلان لە فیسار شوێن هەمانش بە هەمان شێوە هەمویان کە لەو کۆبوونەوەشە بەشداریان کردبوو و هەر یەکێک لە ناوچەیەکی ئیداری ئەبەر بڕێوە بڕیاردرا ئەوانش دەسەڵاتێکی وایان زیاتر پێ بدرێت کە بتوانن ڕەفتار و هەڵسوکەوتێکی نەرم لەگەڵ کوردەکانە بکەن کورد و مختصر هەنی ئەوانش سەلاحیەتی ئەوانە بێت چۆن فێڵەکەن لە کورد ڕایان کێشنەوە بۆ لای خۆیان بۆی بەرەو تورکیا نەڕۆن. بڕیارێکی تریش درا کە خەتێکی شەمەنەفەر لە بەغداوە بهێنرێ بەرەو سلێمانی و بگاتەوە بە کەرکووک بەو شوێنانە هەمووی کە ویلایەتی مووسڵ بە شێوەیەکی گشتی هەولێر بچێتەوە سەر مووسڵ بە خەتی شەمەنەفەر کەرکووکیش سلێمانی و کەرکووکیش بە بەغداوە کە زۆر لە شاعرە کۆنەکان یەکی وەکو جگەر خوێن لە شعرەکانی باسی گاڵتە بە شاعرانی تر لە سلێمانی گاڵتە بەو خەتی شەمەنەفەرەکەن هەر لە ناوخواانە کە شتێکە بێڵە بوو بە شەمەنەفەرەکەی سلێمانی هەر نەگەیشت چونکە هیچ ئەسەرێکی نەبوو وعدیشیان پێدان کە خەتێکی شەمەنەفەر هێڵی ئاسنین دروستەکرێ بەریتانیەکان دروستیەکان بۆ ناوەڕاستی عمقی کوردستان هەمووی بۆی قەناعەت بکەن بەوەی کە ئینگلیز لەو ناوچێ ئەمێنێتەوە و ناڕوە چونکە ئەوەش لەلایەکەوە ئیدعای تورکیا زۆر هەندێک لە کوردەکانی ترساندە بوو بەوەی کە ئینگلیز چیەکە لە وڵاتە هەرە بێ بڕوە کە ڕۆیشتەوە دوای تورکەکان حتمما دێنەوە وڵاتی مووسڵ ئەگەرنەوە و ئەو کاتە زەربەی تورکەکان بەژانترە کە بەر کوردەکەوێ وەک لە کابرای ئینگلیز. هەروەها کۆمەڵشتی ترکرا بوو بۆ ئەوەی کە محاولە بکرێت تورکەکان جێپیان لە کوردستانە بە قووەت نەبێ بەوەش دیسان فکری کوردایەتیەکان تەشجیعتر کرد و ئەو ڕۆژنامەی ژیانەوە کە ئەو کاتە شتی تێدا ئەنووسرا زۆر شتی لەسەر بیری عەلەمانیەتی کوردی نووسی و هەروەها زۆر شتی لەوانە باسە کردە و ئەهێنایەوە پێشەوە لە ئیفتتاحیەکانیا کە بەسەر کورد هاتووە لە سەردەمانی جیاوازی تورکەکانە و تورکەکان لەو سەردەمەی لە کوردستانی ئێمە بوون چیان کردو هەروەها لە کوردستانی باکوور چیەکەن لەو جۆرەشتانە بەردەوام ئەنووسرا هەتاوەکو کاری لیژنەکە وای بچووک کرایەوە کە ئەنەما بەس هاتوون بۆ ئەوەی ڕسمی ئەو حدودە بچێشرێکە ویلایەتی مووسڵ لەکوێوە دەست پێکا لەکوێ کۆتایی دێ و سنووری عێراق لەگەڵ تورکایە دیاری بکرێت کە بەڕاستی ئەوش زۆر بەداخەوەیە محاضرەشم ناو نابوو تەوری ویلایەتی مووسڵ کە کردیان بە تەورێک بۆ ئەوەی ئەو بەشە لە کوردستان دابچڕن یەکەم وەکو ویلایەتی مووسڵ و ویلایەتی مووسڵەکەش بکەنەوە بە شتێکی عەرەبی بدرێتەوە بە حکوومەتی عێراقی و لەبەر خاتری ئەو نەوتە و ئینگلیزیش بە پلانی خۆی توانی دەست بەسەری کوردەکانە بێنێ و هەڵیان خەڵەتێنێ بە دەردی ئێرانیڵێ کڵاویان سەرنێ هەروەکو چۆنەسە ئەمریکایەکانەوە 4 ساڵە کڵاو ئەنێنە سەری کوردایەتیەوانە عەلەمانیەکان و نەوتی کەرکووکیشیان مەحرومەکەن لە نەوتی کەرکووکیش ناوچەکەشیان ئەمانیتیانە و هەمووشمانە بینین ێستا لە تەرەفی حکوومەتی سلێمانی و دەمامکدارەکانی سلێمانی چۆن ئەمریکایەکان و کوردەکانی سەر بە ئەمریکایی بەحت دێن بە کەیفی خۆیان بە هەلیکۆپتەر شەوان دێنە سەر ماڵان یان بە خودڕەوی خۆیانەوە دێن و پیاسە ئەکەن و ئەگەڕێن چیان ویست ئەیگرن چێشیان ویستە قەیلەکەن دێ ئەوەی هیچ کەسێ بزانێ ئەمانە سەر بەچێن و سیادەی عێراقیان پێشێل کردو یا سەروەری کوردستان سەر بە دەستگای زانیارین یا پاراستن یا بە ئاسایش و ئەمنە داپڵۆسێنەرەکانن کە بۆ گیانی ئیسلامیەکان زۆر ئامادەن
کوشتن و فەزاحەت پێکردن و هێشتنەوەیان لە زیندانەکان و ئەعدامکردن و شکنجەدانیان یان وازهێنان لە هەموو سەروەریەک و قسەیەکی زل کە ساڵەهای ساڵ بۆ ئەیان کرد ئێستا چۆن ئەمە ئەبینین بە واقع لە بەرچاوی خۆمان زۆر بەداخەوە پێش 85 ساڵ لەمە پێش هەمان کڵاوی ئینگلیز ئەکرایە سەری کورد دیارە هەر ئەو کڵاوە کۆنەیە چەند تەقەڵێکی تریان لێداوەتەوە و نەخشونیگارێکی تر عەلەمی ئەمریکایەکان لەسەر دروست کردوەوە هێناویانەتەوە کردویانەتەوە سەری کوردەکان بە تایبەتی سەری مەسعود بەرزانی و جەلال تاڵەبانی کە دوو پێشەوای کوردن لە هەموو وەختێک زیاتر ویستی گەلی کوردیان لە بەردەستایە گەلێکی ڕۆشنبیر گەلێکی خاوەن خوێن خاوەن خەبات گەلێکی خاوەن شەهادە ئامادە بۆ هەموو قوربانیەک لە پێناوی دەسەڵاتێکی سربەخۆی کوردی بەڵام زۆر بەداخەوە تەنانەت ئەو دەسەڵاتە ئازادەی پێش 4 ساڵ هەیان بوو جگەلەوەی کە شەڕەشۆقیشان لەگەڵ یەکتری تێدا کرد بەڵام ئەو کاتەی زمانی سەدام حوسەینیان ئازادتر بوون وەک لەوەی ئێستای سەروەرێتی کوردستان و سەروەرێتی عێراق و هەبوونی ئەم هەموو پەرلەمان و وەزارەت و مافی مرۆڤ و ئەم جۆرە قسە زلزلانە کە بەڕاستی دەستی تەڕهێنانە بە کووردا سەر لە نێو زۆر بەداخەوە کە هەست پێکەین ئەوەی پێش 85 ساڵ لەمە پێش ڕوویدا ئەوەی کە تورکەکان بە زەختێک دروستیانە کرد ئێرانیەکان ئێستا دروستیەکەن و ئەو کاتە کە تورکەکان توانیان هەندێک کورد بۆ خۆیان کەسب بکەن ئێران ئێستا توانیوێتی خەتی یەکێتی و جەلال تاڵەبانی بۆ خۆی کەسب بکە و ئەو کاتێک کە مەترسیان لەسەر کورد دروست کرده بوو ئێستاش بە هەمان شێوە دروستیەکەن و لەسەری چۆن ئەو کاتە بە مودەی 3-4 ساڵ 2 ساڵی دانیشتنی لۆزان پەیمانی سیڤەریان سڕیەوە ئێستاش بە 4 ساڵ هەموو ئەو وعد و وعودانیان سڕیەوە کە لە سەرەتاوە بە یەکێتی و پارتی و حیزبەکانی تریان دابوو کە ئەگەر یارمەتیمان بدەن بۆ داگیرکردنی عێراق ئێمە بە تەکید هیوا و ئاوات و مەبەستەکانتان دێنی نەدی هەموو هیوا و ئاواتەکەش ئەوەیە کە لەسەر ئاودەستەکانی وەزارەتی خارجی کە و شێرزێباریەی با بەڕێوە لە بەغدا بە کوردیش لێ نووسراوە بۆ ژنان بە کوردیش لەولا نووسراوە بۆ پیاوە ئەبێ هەموو دەستکەوتی کوردیەکان زۆر بەداخەوە لە بەغدا هەر ئەوە بێ کە ئەو سەردەمەی مەلیک فەیسەڵ کە کوردەکانی بان کرد 17 ئەندام بوون بە ئەندامی مەجلسی تەسیسی عێراقی بەدەسەڵاتتر بوون وەک لەم کۆمەڵە داماوەی ئێستا لە بەغدان کە هەفتەی ڕابردوو 4 کەسیان ئیمزایان کردبوو لەگەڵ جەماعەتی مقتەدا سەدرا لە 144 کەس داوا بکەن بۆ ئەوەی کە احتیلال وڵات بەجێ بێڵێ دوای چوارەکە لە ژێرزەختی پارتی وێچێتیا پەشیمان بوونەوە وتیان ببورن نەمانزانی بۆ چیمان ئیمزا کردووە کە بەڕاستیەوە فەزاحەتێکی زۆر گەورەیە بەسەر عەقڵێتی کووردا دێ و زۆر بەداخەوە کورد گەیشتۆتە ڕادەیەکی وە میلەتانی دەوروبەرمان هەرسێکیان تورک و عەرەب و فارس بەو پەڕی دوونی بەو پەڕی مستەوا کەمی تەماشای کوردەکەنەوە کە پێیان وایە کورد هەتا سەر ئێسقان ئینسانێکی سادەیە جێلە ساویلکەیە لەگەڵ چۆن لەگەڵ هەموو مۆسیقایەکە دەسڕەکەی دەرەهێنێ و هەڵەپەڕێ لەگەڵ هەموو ئاواز و نەغمەیەکی خارجیشە شوێن یەکەوە ئەڕوا بە دوایش هەست پێکە کە بە گورگان خوارد و چووە